لە سەرەتای ئەم بارودۆخەوە ئێمە وەک لیژناوەشکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی شەوانەوە ڕۆژانە کارەکانی خۆمانەکەین و وەکو عەرە بەڵێ علامەداری ساعە 24 ساعت ئێمە لە کارین بۆ ئەوەی کە چیمان پێکرێت بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیان بیکەین و بڕیارەکانی خۆمان جێبەجێ بکەین و ئەو بڕیارانەی کەوتۆتە سەرشان و ئەستۆی لیژناوەشکانی قایمقامیەت جێبەجێ بکرێەوە وەک ئەبینی ئێمە لە ئێستادا بە تەنهانی نواتە تەنها لیژنە هاوشکانی قایمقامێت نییە بەڵکو هەماهەنگیەیە لەگەڵ دام و دەستگاکانی ترا لەگەڵ سەرجەم لیژنەکانی ترا ئەبینی ئێمە لیژنەکانی چاودێری بازرگانیمان لەگەڵەوە هەروەها تیمەکانی بەڕێوەتی ئاسایشی سلێمانیمان لەگەڵە بە هەمومان پێکەوە کارەکە تەواوەکەین و وێنەکە جوانترەکەین و ئەم هەوڵانەی ئێمە تەنها بۆ پاراستنی هاوڵاتیانەوە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەیە کە بە شێوەیەکی خێرا پێویستە جێبەجێ بکرێ ڕۆژانە کاری تیمەکان هەر ئەمەیەوە شەوانەش هەموو شەوێک ئێمە بەردامی لە هەڵمەتەکانمان تاکو ئەو کاتەی بارودۆخەکە ئاساییە بێت. صاحب النرجلة هەژدە خاڵ دانرا وەکو ڕێنمایی کە پێویستە لەم بارودۆخە جێبەجێ بکرێ بۆ نمونە لە ڕێستورانت و چایخانە و مەطعەم و چێشخانەکانە پێویستە کەلوپەلی سەفەری بەکار بهێنرێ لە بری ئەو بابەتانی تر کە پێشتر بەکارەهێنرا کێشانی نێرگەلە لە کافترەکانە قەدەغە کراوە بۆ ماوەیەکی کاتینا دیار مەلەوانگەکان و هەروەها هۆڵی گەمسێنتەرەکان و هۆڵەکانی لەش جوانی ئەمانە بڕاری داخستنیان دراوە تاکو بارودۆخەکە هێم نەبێتەوە هێورە بێت و ئێمە فەرمانی داخستنمان پێ لە قایمقامی سلێمانی و ڕاستەخۆ ئەو شوێنەی کە سەپێکی کردبێت لەبەر پاراستنی بەرژەوەندی گشتی و تەندروستی هاوڵاتیان فەرمانی داخستنمان پێ و ڕاستەخۆ داخرێت.